بینەرانی ئازیزی سەرن سڵاوتان لە بێوم کاتتان باش بێ بۆم هەفتەیەش بەشێک لە هاوکارانمان کۆمەڵێک بابەتی جوان و سەرنجڕاکێشیان ئامادە کردووە فەرم با پێکەوە بینەربین. لە قەزای ئامەدی دەیان سەرچاوەی ئاوی کانی سروشتی هەن کە جگەلەوەی بوونەتە سەرچاوەیەکی ئاوی پاکی خواردنەوە ئەم سەرچاوانە بۆ چارەسەری نەخۆشیش هەر لە کۆنەوە بەکارهاتوون. دانیشتوانی ناوچەکەش هیواخوازن ئەوەی کە بتوانرێت پارێزگاری لەم ئاوە سروشتێ بکرێت و بتوانرێت بە شێوازێکی باش لەلایەن خەڵکی ناوچەکەوە بپارێزرێت. بردو گلک اوف مازدارت اوه هبون با اومدیه و کی بکنیت بجنه کنی ولا تینو توتاب کر اینان سرت خسته اومدیه بو بخورنه بیر هبون اومدیه توتناب کر اینان بجدی مازدار رئیسی یه اوه سرو کنیه یا سیلوه اوجی تیتم با اومدیه و کنیه دی مگلک تاین شبت کنیو حسن و حسینو کنیو سیر کنیو بن طاپوه گلک کنی یعنی رخوریت اومدیه خر کنینا و اف اوه توتاب کر اینان بو بخورنه و بو گلک تشه دیجی توتاب کر اینان. ده توت نبکاری نامبر دو افغانی گلک جورا توت ناستقلال کردن بو درمانو هندک جورا داشت در و هن بجنه کنی سیر بو توی توت نه تو زفستان خدا نبرد بجن حچه تو یک شکل هبیتن ده چیتن ما هبون کنی الدور برد آمدیه تاین بو زرکی توت نبکار اینان بروت خور بو ایشو زرکی یا ملاکی. گلکیت هکود بجنیش ناف چوین گلک شو هشتو باشن شو جودویلیت تکرن بس چند نسبت خلقیت بیا خلق جی چوب خوب داته و حکمت جی اوت شبت کنیت مازنت اوت هکود بجن اساسی تو چوب خوب داته سخبیر کردن خلق جی و حکمت جی هدوک سخبیر کن چنکو بر عالمت کبیتی عالم تیتن و کی به کنی کو گلک و قدیمه کنی ولا اولاب شدر و تنبر بو سیاحه بو همی تشتوتين تصويرات جران و همي تشتت يعني قديمة قالك وقديمة احتمالا هزارها سال تاريخه بکنی.
لەگەڵ سەردانی کردنی مۆزەخانەی شاری خانەقینە بە تەواوی لە شارەکە تێگەین لە مێژووی شارستانیەتی و تەواوی ئەو بابەتە جوانانەی کە پەیوەستن بە شاری خانەقینەوە. مۆزەخانەکە لە ساڵی 2011 لەلایەن کەسانێکی خەمخۆرەوە دامەزراوە و چەندین کەلوپەلی زۆر تایبەت و مێژووی لە نێو مۆزەخانەکەیە هەیە و نەک تەنها کەسانی کورد و هەروە دانیشتی کوردستان بەڵکو لە ناوڕاستی خواروی عێراق و وەروە و کەسانی کە یەنە شاری خانەقینەوە سەردانی ئەم مۆزەخانە دێری ناکەن بۆ ئەوەی کە شارەزای زیاتر بن لە شاری خانەقین. أروان ورجاو وقصرة قسم وينزل شوفر عصرة قسم وقت لا يريد برام قرب قري دل تيراسم الوان سنم بدري بيلا شقاي بال بكاي فيجورن بقبلنا ما بعد حضور دار آزادی گشتمان فوتان نسمر گردون بیاگوچان دار آزادی گشتمان فوتان نسمر گردون بیاگوچان چنای چند سال وخن آوی دایم چمای سیر نخوایتا ایمهیم آخ آخ الوان. ئێرە مۆزەخانەی خانەقینە کە بەشێکە لە ناوەندی کەلتوری خانەقین. ئەم مۆزەخانە لە ساڵی 2011ەوە دروست کراوە، بەڵام ئەمە 3 ساڵە دەرگاکەی کراوەتەوە بۆ خەڵک. بەڕاستی بیرۆکەکەی لەلایەن ڕەوانشاد مامۆستا موحسین عەلی ئەکبەر بوو کە منیش وەکو کەسێکی ئەکادیمی پاڵپشتی ئەو بیرۆ بڕوا بووم. ئیتر ئەم شۆنە دامەزرا وردە وردە شتمان کۆ کردەوە بۆ ئەوەی کە بتوانین کەلتوری شارەکەمان بپارێزین. ئێستا کەم بەم شێوە ئەیبینین جهودێکی گەورە لە پشتەوە بوو کە بتوانیمان بەم جۆرە ئەو کەرەستە و ئەو وێنانە و ئەو پەیکەرانە دروست بکەین و نمایشی بکەین کە ئێستا وەکو بۆتە سەرحێکی سەقافی لە ناو شارەکە، نە هەر شارەکە بگرە لە دەرەوەی شار لە محافەزاتەکانەوە لە خوارەوەی عێراق لە کوردستانەوە سەردانی ئەکەن بەردەوام و خوێندکاران لە هەر لە سەرەتاییەوە هەر لە ڕەوزەوە بەردەوام ئەیەن بۆ ئەم شۆنە کە بتوانن مێژووی ئەم شارە بزانن چییە، کەسایەتەکانی بناسن. بە شێوەیەکی عام ئەم مۆزەخانە کە مۆزەخانەی ئیتنۆگرافیە هەموو شتێک لە خۆی ئەگرێتەوە. ئەگە بێن باسی وردی ئەو مۆزەخانە بکەین پێک دێت لە چەند بابەتێک. یەکیمیان کە وێنە کۆنەکانی خانەقینە زیاتر لە 1000 وێنەی کۆنی تێدایە. پێشەکی وەکو ئەرکێک لەسەر ئێمە واجبە کە خانەقینیان پێ بناسیێنین کە شارێکی دێرین و ڕەسەنی ئەم کوردستانەیە. مۆزەخانەکەش لە ماوەی ڕابردووە دیارە وەکو ئەرکێکی خۆی ئەرکی خستنە ڕووی ئەم شاری لە ئەستۆ گرتە بوو. ئێستش کە بەشی نوێی بۆ کراوەتەوە کردنەوەی بەشە نوێەکان و بەتایبەت ئێستا هەروەک ئەبینن ئەم جێگەی کە ئێمەتیایە دانیشتوینەوە بزانم ڕەنگە بڵێم لە خانەقین شوێنی ئاوا نەمابێ. ئێستا مۆزەخانەکە ئەرکێکی لەسەر شانی خۆی هەڵگرتووە بریتی بووە لە خستنە ڕووی ئەو عادەت و تەقالید و ئەو پێکاتە کۆنانەی شارەکە لەگەڵ
دروستبوونی شێوازی خانووەکان کە دیواری گڵن خانووی تایبەتن مەسەرەن شێوازی دروستکردنی پەنجەرەکانی شێوازی سەقفەکەی کە سەقفێکی گڵە تەنانەت ئەو کەرەستانەی کە لەناو خانووەکە بەکاراتون بۆ نمونە و کەرەستانی کە ئێستاە بۆ نمونە ئەوەی کە دەیبینین ئێستا لە چواردە ورمانەوانی کە ئێمە لە خانەقین پیاڵین گڵێم بۆ نمونە ڕەنگە خوێندکارێکە بێتە ئێرە هەر نەزانێت کەمە وشەی گڵێمی پێ بڵێم هەر نەزانێ یانی چی واتاکەی چییە منە بێ مەسەنە پیشانی بدەیت لە بەرچاوی بڵێ ئەمە جۆرێک لە ڕاخەرە کە لە پەڕۆ و تەنانەت پەڕۆپیتاڵی کۆنە دروست کراوە بۆ ئەوەی سوودی لێوەربیگیرێ یاخود شێوازی پەنجەرەکان کە ئایا بۆ نمونە دارتاشی کۆن چۆن توانیوێتی بە کەرەستەیەکی سەرەتایی چۆن بتوانێت ئەوانە دروست بکە یاخود بۆ نمونە شێوازی ئاگردان بۆ گەرمکردنەوەی ماڵەکان کە لە کۆندا هەبوون ئەمە مۆزەخانەکە هەڵ نەساوە بۆی کە تەنها پاراستنی بۆ نمونە بەردێکی کۆن یاخود کەرەسێکی کۆن بێ ئەرکێکی تریشی لە ئەستۆ گرتووە کەنەوەی نوێ بەڕاستی لەم شتانە بێبەشە ئێستا نایبینێ ئەوەی کە ئەیبینێت تەنها بریتە لە باڵەخانەیەکی بەرزی مۆدێرن کە ڕەنگە کۆمەڵی کەرستەی بیناکاری مۆدێرنیتیا بەکارات بێ کە کەرەستەکان بەو جۆرە ئێستا لەبەر چاومانە بەردەوام ئەیان بینین ڕەنگە هەر سوودێکی ئەوەنەشی نەبێ بۆ ئەوەی کە خوێندکارێک کولتوری خۆی ڕەسەنایەتی خۆی شێوازی ژیانی باو باپیرانی خۆی تیا بناسێتەوە بۆیە مۆزەخانەکە بەڕاستی یەکێک بووە لە پێویستیە زۆر گەورەکان کە بۆ خانەقین دامەزراوە. مناڵ کشی تێرن لە ڕەوضە لە مەدارس کشی تێرن یەک شوی نیشانیان دەیمن وەختە تێن مامساماجیش دەکمان بان تا شەر حرای مناڵی لە بکەین ئیشی مێلووە بێسا ئیسەوە کیسە نەمەندێ کارەبا جاران کشی نەفت بیە کشی بەدبەختی بیە ئیشیم نەپیدان باوبا پیردان ئەی کارەی لە کردیە دادادان ئەی کارەی لە کردیە وەکی سنی کشتێ الحاضر کارەبا جاران کەی کارەبا بیە کشی چۆلە بیە ئاش بۆ چۆلە جێگە بدروست بکەی بەدبەختی فرەکیشانە بەس شوین دەستیان دیاری بیە تعب کیشانە چ جوانیان دیاری بیە ینی لە قالی بگرەی لە فرەک چ دروستکردنە وعنی فرە چشتان خانەقین بیە خانەقین فرە یعنی سینەما ناوی بیە یعنی فرە مهم بینە بەس چە کەم کشی ڕن بی بەس ماشەڵە وەیەوە دیاریە ئێستا شوین خانەقین دیاریە چەنی فەوتیا ئەو قەرەتر دیاریە سە چە هاناوی و ناویەی ڕەشید پۆستەچی هاناوی ینی فرە دیری من الحەمدلله وشکر ئەی کارە بیە. بەنسبەی ئەم مۆزەخانەیە بەڕاستی شتێکی زۆر گرنگە من خۆم لە ئەوروپامەوە 28 ساڵە ناوبانگی ئەم مۆزەخانەیە تەنها لە ئەوروپاش هەیە یعنی لە لای کورد شتێکی زۆر باشە شتێکی گەورەیە خزمەتێکی گەورەی بە شارەکەمان بە کولتور بە فەرهەنگی کوردەواری کردووە و ئەم وێنانەی کە لە پشتمەوەیە ئەم هەموو وێنە جوانانە ئەمە هین باو باپیرانی ئێمەیە ئەوانەی کە ڕۆڵ گرنگیان هەبووە دەستیان هەبووە لە دروستکردنی ئەم شارە ئەو پیاوە ماقۆڵانە شاعران هونەرمەندان نووسەران ڕۆشنبیران مامۆستایان کرێکاران هەموو چین و ئەوانەی ترکە توانویانە دەستێکی گەورەیان هەبێ لە دروستکردنی ئەم شارە و ئەم پردەی کە بەلاتانەوە پردی ئەڵوەن ئەو ژێکێکە لەوانەیە کە هەمیشە ئەمانە دەست و پەنجیان هەبوو لە دروستکردنی ئەوە. ئێمە بەڕاستی گروپێکمان هەیە لە شاری خانەقین گروپی ڕۆشنبیران و ئەدیبانی خانەقین کە خۆم بەرپرسیارەتی یەکەم برادران زۆر بە جوانی ئەوانەی کە لێرن هەمویان ئەندامن لەو گروپەی خۆمان بە کاگماجە شالیاری شەوە ماڵی ئەوە بێ ئەو گروپە خزمەتێکی زۆر جوانی کردووە بە بواری ڕۆشنبیری بواری کولتوری فەرهەنگی لەم شارە و هیوادارم ئێوە وەکو کورسات بتوانن لەگەڵمانە بەشدار بن بتوانن پاڵپشتمان بن تاوەکو خزمەتی زیاتر بکەین ئەوەی کە نەکراوە بۆ شارەکە خۆت زانێ ئێستا ئەمە بارودۆخێکی زۆر تایبەت هەیە لەم شارە لەو ناوچە دابڕاوانە ئێمە ئەبێ بەڕاستی هەمومان بە یەک دەنگ بە یەک هەڵوێست بتوانین ئیش و کاری جوان بکەین تاوەکو ئیش و کارەکانمان بڕێ بکەین یارمەتی کەمە پشتگیری کەمە بەڵام ئێوەی کورسات هیوادارم بتوانن ئەو ڕۆڵە ببینن و ئەم مۆزەخانەیەش بەڕاستی ڕۆڵێکی گرنگە بینێ لەو ئیشانە چونکە ئێمە زۆربەی کۆڕ و سیمینار و من تایبەتی کۆڕەکان خۆمەوانەی کە شعرین ئەدەبین ئەو ڕۆشنبیری کە کۆڕ و سیمینارمان هەیە هەمووی لێرە ئەکرێ زۆربەی لێرە ئەکرێت چشتی کۆنەی زۆری تایە فرەهاناوی چشتە قەدیمی ئی مۆزەخانە محاولە کردیە ئەو چتە کۆنی لە نەشارێدەوە
وەکو سینەمایەک هە لە ناو خانەقین ئیسەوە لەو سینەماگە نەمایە بەس مێژوێگەی کۆنەگەی و تاریخەکەیشی لە ناو مەتحەفە هەڵگریاس شخصیاتی مهم لە ناو خانەقین بیە ئەی مۆزەخانە هیشتیە ئەو شخصیاتەی لە خەڵکی نەزان ئی وەختە کە هەرزەکار و ئەوانە کە نەدینە ئەو وەختە هیشتیە بزانن چە لە ناو خانەقین بیە لە خانەقینە فرە چشت کۆنەی لە ناویە لە زەمان ئینگلیزە و تا ئیسا خانەقین چشت لە ناوی بیە و شتەکانێکشی مندیە و ڕێگەی ئەی مۆزەخانەوە. لە یەکێک لە شەقامە قەرەباڵغەکانی شاری بەغداد یەکێک لە چێشخانەکان بە بەردەوامی قەرەباڵغە و خەڵکانێکی زۆر سەردانیەکەن لە بەربوونی یەکێک لە خواردنە هەرە تایبەتەکان کە ئەویش کاهی و گێمەڕە دیارەمە یەکێکە لە خواردنە هەرە کۆنەکان و ساڵانێکی زۆریشە ئەم خواردنگەیە هەیە و خەڵکانێکی زۆر سەردانی ئەکەن و هەرتوانیوێتی بە تامە کۆنەکەی کە نزیکەی زیاتر لە 35 ساڵە ئەم دوکان و یاخڵەمە چێشخانەیە هەیە و هەر بە تامە کۆنەکەی جاران کاهی و گێمەڕ پێشکەشی سەرزانی کەرانیەکە. ئەم چێشخانەیە لە ساڵی 1990دا دامەزراوە لە شوێنێکی شعبی ڕێکوپێکدایە لە هەموو پارێزگاکانەوە خەڵک دێت بوو ئەوەی لای ئێمە نان بخوات کوبە و مەخلەمە و پاقلە و چلفرای تشریب و برژاو و سینی فەلافلیشمان هەیە خاوەنی زنجیرەیەک چێشخانەی لەم شوێنەدا ئێمە دوکان داناخین 24 ساعت کراوەیە و بە شێوازی شەفتی جیاواز لە ساعتێکی نیوەڕۆوە کاهی و قەیماغمان نامێنێت تاکو ساعت 4 لە ساعت 4ەوە دووبارە کاهی و قەیماغ بەردەستە ئیتر نانی نیوەڕۆ و نانی ئێوارە ئاخورێت لەم چێشخانەیە ئەمە کارەکەمانە کاهی و کوببە و پاقلە و چلفرایی و مەخلەمەمان هەیە. ئێمە هەمیشە یین بۆ سەدریە ناوچەیەکی کۆنەوە کەوێتە ناوەڕاستی بەغدادەوە ماوە سەردانیانەکەم و زۆر حەزم بە قەیماغەکەیان کاهیەکەشیان یەکەمە شیر و پەنیرەکەشیان زۆر خۆشە پێشکەشکردنەکانیان زۆر جوان و ناوازەیە هەسەکەی کە پاک و خاوێنن هەسەکەی کە کارەکانیان زۆر ڕێک و پێکە بەڕاستی ئەمە چێژێکی زۆر تایبەتی هەیە بۆ ئێمە میوانەکان. هەر شەفتەیەک لە 12 ساعت پێک دێت ئێمە شەفتی کاهی و قەیماغین لە 4 عەسرەوە دێنە سەرکار تاکو 4 بەرەبەیان شەفتەکەی تر لە 4 بەیانیەوە دێنە سەرکار تاکو 1 نیوەڕۆ دووبارە ئێمە دینەوە و لە 4 عەسرەوە دەیکەینەوە و بەو شێوەیە کارەکان بەڕێوە دەچن. ئێمە هەمیشەیەین بۆ سەدریە ناوچەیەکی کۆنە لە بەغداد لە ناوەڕاستی بەغدادایە لەم لاوە باجی شەرجی هەیە لەو لاشەوە مەیدانی وەزبە هەیە بە ناوەندێکی گرنگ دانرێ بۆ ئەو کەسانی یەن کەلوپەلەکردن و بازاڕیەکەن کە ئێم بۆ ناوچەی سەدریە سەردانی کاهی و قەیماغی ئەنەسەکەم
کاهی و قەیماغ ئەکۆم لەلایەن و پاشان شیر و پەنیرەکەشیان زۆر ناوازەیە. شوێنێکی زۆر پاک و خاوێن و جوانە. شایستی ئەوەیە کە کەسێک سەردانی بکات و تاقی بکاتەوە چکە بەڕاستی ئەم شتانە دەگمەنن. بیست و چوار ساعت خەڵگێت بۆ لەمان لە پارێزگا جیاوازەکانەوە خەڵک دێت دێن بۆ کوبەکە هەروەها بۆ مەخلەمە بۆ کاهی و قەیماغەکە بەڵام ئەو خواردنەی کە زۆر باوە و بازاڕی سەدریە پێی ناسراوە کاهی و قەیماغە. ئاوێستا دڵشاد کچێکی چەمەن 20 ساڵی کوردی دانیشتووی شاری کەرکووکە ئەو یەکێک لە یاریزانەکانی بەرزکردنەوەی قورساییە و لە دوای بەشداریکردنی لە پاڵەوانەتی ئاسیادا توانیوێتی کە پلەی دووەم بەدەست بێنێت و هەروە بێتە خاوەنی مەدالیای زیوین. ئاوێستە لە ئێستاە هیوای زۆرە بۆی کەسانی خەمخۆر بە تایبەتیش بە بواری وەرزش بتوانن یارمەتیدەری ئەم کچە کووردە بن بۆ ئەوەی بتوانێت لە ئایندەیە لە پاڵەوانێتی نێودەوڵەتی جیهانیەکانە بەشدار بێت. سەرەتا هیچ حەزم لەم بوارە نەبوو لەبەرەوەی ئەم حەز و خولیای من نەبوو هەر لە بواری هونەردا حەزم کردو بەشدار بم بەڵام کاکێ من هەبوو کە ئەو ئێری بە من ناساند و پێی وتی کە شوێنێکی ئەمە مستەقبەلی تۆ دروستەکە ئەمە داهاتووی تۆ دروستەکە منیش تر سەرەتا هەرکە هاتمیش ینی چوومە بتوڵی عێراق شۆ پاڵەوانێتی عێراق شۆ کە لە ناو شاری بەغدادا کرا هەر ینی دڵم لەسەر وەسعەکە نەبوو تا ماوەیەکی زۆر زۆریش بەڵام ئینسان جاری وهەیەگاتە نقطەیەک ئەڵێت ینی دوا کەوتوم ئەوە من زووتر بێم بەم بارە ینی بەشدار بم و بتوانم خۆم بدۆزمەوەتیایە. ئینسان دائیمەن من قسەیەکە ئەیکەم ئەڵە مەگەر شتێکی بێت ئەتوانێت بیکە لیان ئەم قسەیە تەواوە لەبەرەوەی ئێستا من مەجای وەرزشەکەم ڕێخستۆ و من لەگەڵ خۆتان زۆر بەتانزان لەگەڵ کاک عومەرشە زۆر جارەگەر ئیش و کاری باری سلێمانی هەبێ لە ڕێکخراوەکەمان ئەچوون بۆ ئەوێش و ینی هەموویم هەوڵداوە کە بەیەکەوە بگونجێنم هونەرەکەشم لە لایەکترەوە بۆستێ ئەوەش حالێن ئێستا هیچ کاروبارێک نییە لەبەرەوەی کە زۆربیان ماوڵی خوێندکارن و نەمانتوانیوە مەسەلەن شتێک ڕێک بخین بەهۆی ئەمەوە. ئەمە تەمرینەکانمان لە دایرەی ماوەخینەکەین لە کەرکووک و هەر لێرە قاعەیەکی بچووکیان داوە پێمان لێرە تەمرینەکانی خۆمانەکەین ڕۆژانە. وەڵایی شکر بۆ خوا مامۆستاکان زۆر زۆر باشن و من ئەمە لێ ڕوونکردنەوەیەک بدەم سپاس بنێرم بۆ ئستاز محەممەد غەریب کە ئەو پێشتر ماوەی ساڵێک ئەو تەمرینی ڕاهێنانی بە مندا و ئێستا کاپتن ئەسیرە کە خۆتان بینتان لێرە مەوجود بوو لە ڤیدۆکانیشا هەیە. سپاس بۆ ئەویش بەڕاستی هەردووکیان هەوڵماندووبوونێکی زۆر زۆریان کێشا لەگەڵ من تاگەیشتومەتە ئەم ڕۆژە سپاسیانەکەم. من بەشداری دوو پاڵەوانێتیم کردو یەکێکیانەوە بوو کە باسم کرد لە ناو عێراقدا دەوروبەری شارەکانی عێراق بوو کە لە شاری بەغداد کرا هەرە و کاتێش بوو کە من هەڵبژێردرام بۆ یاریزانی هەڵبژاردەی عێراق و لە دوای ئەوە هیچ پاڵەوانێتێکم ئەنجام نەداوە تا ئەم ڕۆژە کە ئێستا لەسەر کیشوەری ئاسیا لەسەر ئاسی کیشوەری ئاسیا دوم بەدەستێناوە تا ئێستا هیچ پاڵەوانێتێک نەبووە تەنها ئەم دوانە بووە. چەند وڵاتێکی تر بەشدار بوو کە وا بزانم تقریبەن ئەگەر زیاتر نەبوو بێ 12 وڵات بەشدار بوو لە شاری عەفو لە وڵاتی ئیمارات ئێمە ئەم پاڵەوانێتیمان ئەنجامدا
و ئێمەش وەکو عێراق بەشدار بووین و تەنها من نەبوو نزیکەی 60 ئەبوو یانی 60 یاریزانە بوو ئەگەر زیاتریش نەبوو بێ و ئێمە وەکو عێراقسی مەدالیامان هێنایەوە هەسێکی زۆر خۆشە لەبەرەوەی ینی هاتمەوە تەسەوڕ ناکەی ینی هەرچەنە من دامنابوو کە یەکەم ئەبێ ینی من کچە کوردێک بووم خاوەن پێداویستی تایبەت یەکەم بێنم سەری کەرکووک بەرزکەمدا سەری عایلەکەم و دەوروبەرەکەم بەڵام دیارە قسمەت نەبووە ئینشەڵا لە جارێکی ترە ئەم ئاواتم دێتە دی و من تەماحم لە گەورەترە لە حەزەکەم لە بتوڵەی جیهانی لە بتوڵەی عالەم لە ئۆلۆمپیاد بەشدار بم ئینشاءالله ئەکید بە پاڵ پشتیوانی هەموو ئەو کەسە نزیکانی کە لەگەڵ ما بوونە تا ئەم دەقی و ئینشاءالله هەر لەگەڵ ما بمێنەوە بۆی منیش بتوانم سەرکەوتوو بم. طموحي زیاترم هەیە لە عالم لە جیهان لە ئۆلۆمپیاد و من ئەمە پامێک بێ لێرەوە بۆ هەموو ئەو کەسانی کە ینی ئێستا لە ماڵەوە دانیشتون و سێری منەکەن من زۆر زەحمەتیم کێشا طبعاً زۆر زەحمەت بوو تا گەیشتومەتە ئەم ڕۆژە بەڵام ئینسان کاتێک دەستکەوتەکەی بینێت بیر ناکاتەوە کە چەندێک زەحمەتی کێشاوە چەندێک ئیزعاج بوو چەندێک بێتاقەت بوو لەبەرەوەی تۆ ینی بیرێکی تۆڵی من هەمووین بە هەوڵدانی خۆم محاولەی خۆم هێناوەی تر بیر لە چی بکەمەوە حەزم لێتی بەڵام لە ئێستادا نا لەبەرەوەی ئێستا هیچ مەجالێکی ئەو توی ئەوم نییە کە بتوانم بچم بخوێنم لەبەرەوەی کە بتوڵەیەکی ترمان لە پێشە با ئەوەش لێرەوە بنم سپرایزە ئاشکرا بکەم بتوڵەیەکی ترمان لە پێشە چەند مانگێکی تر ئەبێ خۆم ئامادە بکەم بۆ ئەوە لەبەرەوەی حالێن لە ئێستادا من ڕاستە مەدالیام هێناوە ڕاستە لە ئێستاشدا من یاریزانی هەڵبژاردەی عێراقم ینی ماومەتەوە لەو بوارەیە بەڵام ئێمە هەموو کاتێک ئەو کەسانی کە لە یاریزانی هەڵبژاردەی عێراقن هەموو کاتێک لەژێر چاودێری لجنەکانان بۆیە بێت تەواوی هەوڵی خۆم بۆ ئەو بتوڵەیە ینی بۆ ئەو پاڵانێتیە بدەم من لەو ڕۆژێک کە هاتوومەتەوە ینی بەڕاستی هەر وەکو سوپاسێک ینی ئەوە یەکێک لەو بەرپرسانی کەرکووک ینی بهاتە بەمنی بوو تا ینی دەست خۆش بێ هیچی تر نا بەڵام لەو ڕۆژۆ هیچ کەسێک نەهاتووە نە پیرۆزباییەک کات نە مەسەلەن چوزانم بڵێت وەرە من سواسێکم بۆ تۆ ڕێخستووە یانەوە تا مەراسیمێک بۆ تۆکەم بە هەر بابەتێک داواکارم لەوەی کە ینی ئەمە لە دوای منەوە بێت داواکارم لەوەی کە کاتێک هەر خاوەن پێداویستی تایبەتێک بە تایبەت خاوەن پێداویستی تایبەت کاتێک هات بۆ لای تۆ داوای شتێک لە تۆ کرد ینی ئەگەر من بم لە جێگەی ئەو قسەیەم با دووبارە بێتەوە ئەگەر من لە جێ ئەو دەست بەجێ جێبەجێ یەکەم لەبەرەوەی ئەزانم کە خاوەن پێداویستی تایبەت کاتێک مەدالیەیەک یان هەر ئینجازێک ئەهێنێتەوە یان هەر دەستکەوتێک ئەهێنێتەوە زۆر گەورەیە کەرکووک تەبعاً تەسەوڕ ناکەن ینی ئەو وڵاتانە زۆر خۆشە بەڵام ئەموو لە دوای کەرکووک ینی مستەحیلە تەسەوڕ ناکەن چەند حەزمە کرد بەس بگەڕێمەوە شارەکەی خۆم کەرکووک لای من زۆر تایبەتە ینی زۆر تایبەتە دڵی منە لە جەستەی منە لە هەموو شتێکە ینی لەبەرەوەی کە ینی باوەڕ ناکەم هیچ شارێک بتوانێت وگاتە کەرکووک خۆشەویستێکی لە دڵی منە. سۆران دڵپاک ژینگە پارێزێکی دەڤەری ڕاپەڕینە ئەو نزیکەی 16 ساڵە خۆبەخشانە ئەو ناوچەیە پاکەکاتەوە لە ئێستاە توانیوێتی کە نزیکەی 10 تۆن بتڵی شوشەی جۆراوجۆر و هەروەها نزیکەی 1 ملیۆن فلتەری جگەرە کۆبکاتەوە دیارە ئامانج لە کۆکردنەوەی ئەم بابەتە بۆ ئەوەیە کە هۆشیاری بیاد بە خەڵک و هەروە بتوانێت لە ڕێی پێشانگایەکیشەوە ئەم بابەتانە نمایش بکات بۆی هۆشیاری لای خەڵک زیاتر بێ بۆ پاکراگرنی ژینگەی کوردستان و هەروەها دەڤەری ڕاپەڕین.
وڵا ناساو بە سۆران دڵپاک لە ساڵی 2009 خەرجیکاریشی گەیم ماوەی 16 ساڵە ئەو کارە خۆبەخشیە دەکەم ئومێد و ئامانجم لەم کارەشی گەیە ئەوەیە کەوا هەمووان دەست لە ناو دەست یەکتری بین بۆ ئەوی فێری پەخ و خاوەڕاکردنی شار و وشیکە و ژیان بین ئەم بەرهەمەی من ئێستا هەمووی ئەو بەرهەمەیە کە مرۆڤەکان لە ئاستی باڵای دەسەڵاتی خۆیاندا ژینگیان پێ پیس کردووە بەڵام ئێمە ئەمڕۆ کۆمان کردوتەوە لێرەدا دەخێنە بەرچاوڕوونی خەڵکو بۆ ئەوەی کە بدانن ئەو ئامانجەی ئەوان کە کردویانە ئامانجێکی هەڵەیە بیرکردنەوەیەکی هەڵەیە لەبەرەوەی زۆر کات ئەمانە بوونە هۆکاری زیانگەیاندنیش لەوەی کە ژینگە پیتەقات زیانیشی هە ئەمە کە کۆم کراوەتەوە 14,000 شوشەیە ئامادەم کۆکردنەوەی ئەم شوشەیە ئەوەیە لەو 600 کە کۆم کردێتەوە من 7,000 شوشەم هەیە دەمانوێت دارێکیشی گەی سەوزی پێ دروستکەین ئامانجێکی کەم لە 600 پێخان ئەوەیە دەمانەوێت ئەو 600 پیانە ڕەنگاڕەنگکەین لە ڕوویشی گەیوە بەکاربێنینەوە لە ئاچی جوانکاری شاردا بۆ هەم ژیگە کەشمان پاکردوێتەوە لە بەهۆی پاکردنەوە و هێنانەوەی ئەو شوشانەوە. هێنانەوەی ئەم شوشەیە بۆ ماڵەوە ئەم شوشەیە بۆ خۆی پیش بووە قاقەتی پێوە بووە لەبەر ئەوەیە کە بۆ بۆیاخی نابێت دەبێت ئەمە ئەو شوشەیە پاکەنەوە من ماوەیەکی جوارە وەکو بۆ خۆتان ئەگەداری ئەو کاری بەرنامەیەن ئەمە ئەو شوشانەمان کۆ کردوتەوە لە خەباتی ڕانیە بەشێکی جۆری شکا بوو ئەوەی کە تاقەکەشە ئەمن هێنامەتەوە ماڵ وەکو ئێستا و بەتاوی خۆتان دەبینن ئەمە هەم پتەرجگەرەکەمان ماوە هەم شوشەکەشمان لە ماڵێ چونکە ئەم شوشە جۆرە کە ئەمن هێنامەتەوە ماڵێ ئەگەر لە شوێنێکی ئاوا نەبێ پێ پاک نەدەبەوە بەڕاستی چونکە ئەو قاقەزە هەندێکیان بەردەوام جۆری دەستگا وای کردووە کە من لە دەرەوە نەتوانم پاچکەمەوە بۆیە ئەمڕۆ هێنامەتەوە ماڵێ هەموویم لە حەوزی گەورەدا خوشتاندووە وەکو ئێستا ئەو بەرنامەیە بۆ خۆتان دەبینن ئەم شوشانە ئێستا لەو ئەربانەدایە بۆ ئەوەی کە قاقەتەکەی پوچێ ئەو کاتە بە ئاسانتر لێ دەبێتەوە ئامانجی من لەو کار و پرۆژەیە ئەوەیە کەوا خەڵک تێگەشتن پەیداخات بۆ ئەوەی نێ لە کارەشی گەیەکاندا ئامانجیان پاکراکردن بێت. سەرەتا کاری ژیگەیمان لە ڕووی پتەرجگەرەکانەوە کرد ئامادمان لە پاکردنەوە ئەو پتەرجگەرەیە بڕوا بکەن یەکێکە لە هەر نەخۆشیە گەورەکان لە پتەرجگەرەیە دروست دەبن حتا نەخۆشیشە بێجە ئەمە جۆر باکتمان هەبووە بۆ خۆی دێنووساوە سەرەتان ئانی ئەم پتەرجگەرەیە بۆ خۆی سەرەتانە ئامانجی ئێمە کۆکردنەوەی ئەمە بۆ ئەوەیە کەوا بزانین ئێمە لە ماوەی 11 ڕۆژدا توانیمانە 1 ملیۆن پتەرجگەرە کۆ بکەینەوە ئەی باشە من لە جێگایەکیان لە دوانیان لەستیان توانیمە 1 ملیۆن پتەرجگەرە کۆکەمەوە ئەی ئەگەر لە ئاستی باڵادا لە هەموو هەرێمی کوردستان ئێمە بگەڕێین پتەرجگەرە کۆکەینەوە دەبێت تا بەتەن هەڵی گرێت بۆمان بگوازێتەوە بەڕاستینە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە بەستەختترین بەرنامە دادەنرێت لە ڕووی پیسکردنیشی گەیەوە
من دارێکم پێشەنگا پێ کردوتەوە بەڵام لە ئاتی باڵادا خەڵک تێگەشتن و شارەزایی نەبووە لەسەر پێشانگاکەی من بەڵام ئەم جارە ئەم شوشانەی لەم دەبانەدایە ئەم شوشانە ئارەقپیرەکە کۆم کردوتەوە بە هەمان ڕێساوی ئاستا جارێککە جێکەلیان دەکەم دەگە ئەم فتەریجگەرانە چونکە لە دوو ئامانجا بۆ یەک بەرهەم کۆیان دەخەمەوە بەڵام خەڵکەکەی جیاوازە کە بیر لە پاک و خاوەنڕاگرتنی ئەم ژیگەیە بکاتەوە ئەمە شوشەیە ئەمە فتەریجگەرەیە ئەمە زیانی بۆ شەخصیە ئەوە ژیانی بۆ شەخصیە بەڵام ئەمە فتەریجگەرەکان دوو جارت زیانی هەیە یەکەم ژینگەکە تووشی نەخۆشی دەکات دووهەمینیش مرۆڤەکە ئەم شوشانەش زۆربەی ژۆریان لە غابات شکاون ئەمە ئامادمان ئەوەیە کاتێک کە کەسێک دەچێت بۆ شوێنێکی گەشتیاری سپێنە ئەم شوشە شکاوە گژیا دای دەپۆشێ ئەگەر لە پەرچێکدانی ئەم ماڵە لەسەر شوشەیەک خوانە خواتە دامدار ببن دامەتەوە بە ئاسانی شوێنی ئەو برینە چاک بێتەوە بۆیە ئەمە بیرمان لە زۆر ئامانج کردوتەوە بەڵام تێگەشتنی خەڵکەکە زۆر ئاستەمە پێش ئەوەی کە قسە بکەین دەبێت کردارێک هەبێت بۆی کە بتوانین ئامادەبان قسەکردن بێت تێیدا ئەگە من کە کردارم نەبوو خەڵک بە قسە تێناگات بەڵام ئەمە یەکێکە لە کردارەکانی من کە کردوومە ئێستا هەر قسەیەکیش بیکەم قسە و کردارەکەم لە تەنیشتی یەکن ئامانجیش لە ئەم کارەی من بۆ تێگەشتنی خەڵک دەبێت لێرە بە دواوە خەڵک ئەو خاک و ئاو وڵاتی خۆش بێت تۆ کاتی کە دەچی بۆ شوێنێک مەفروض نییە تۆ ئەم هەموو خۆڵوپیچە لەگەڵ خۆت لە دوا خۆت بەجێ بێڵی بێجێشی بێڵە بیخەش دەرپێکەوە بیخەش تێکەوە ئامادە تێگەشتنی خەڵک تێگەشتنی چپرە یعنی ئەم هەموو بەرهەمە هەمووی ئی خەڵکە ئەو فتەریجگەرە هەمووی ئی خەڵکە ئەوە تا کلێنش و دەبێ ئاو و بیپسی و هەمووی خەڵک دێخواتەوە بەڵام تۆ بڵێ شعورەکەی ئەوە بکات ئەم ئیسانە تەمەنی هەفتا ساڵە هەر شتەکە فڕێدا یعنی هەتا تەمەن هەستانەوە ساڵی شتەکە فڕێدا بەڵێ بەڵای ڕێمایی دائما هەر قسەیەکی بیشیکەین کە خەڵک لە کردارەکانمان تێنەگات کوا بە قسە لە ئێمە تێدەکات ئێمە بۆیە ئەم کردارەمان کردووە بۆیە خەڵک پێش قسە لە ئێمە تێبگات ئەمە بەرهەمی قسەکردن و بەرهەمی ژیگە و پیسکردنە کە ئێمە کۆمان کردوێتەوە ئەگە ئێمە ئەمەمان نەبێ چۆن دەتوانین ئێمە ئامۆژگاری خەڵک بکەین بڵێن باخوخامینی ڕاکردن داواکاریم ئەوەیە چۆن ئەمن ئێستا ئەم وڵاتی خۆم خۆش دەبێ ئەم وڵاتی خۆم پاکراکردووە ئەمیشی گەیم پاکراکردووە داوا لە هەموو هاوڵاتیانیش دەکەم پەیامی من ئەوەیە هەر یەک لە ئاتی خۆی بەو شێوازە جوانە ئەگەر بە هەڵگرتنەوەی یەک کلێنیشیش بێت دەبێ هەمووان فێر بن لە کوردستانێکی ئاوەدان و سەوزدا وڵاتەکە خۆمان خۆش ببن. ژوورێکی بچووک لە گوندی زەکریان لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە فریادڕەسی زمانی کوردیە. مامۆستا فاتح مامۆستایەکی خۆبەخشە و ساڵانێکی زۆرە خۆبەخشانە لەم گوندەیە لە نێو ژوورێکی بچووکە زمانی شیرینی کوردی بە دانیشتوانی ئەو ناوچەیە لێتەوە جاو کەسانەی کە لێرەن تەنها
مناڵ نین بەڵکو کەسانی بەچەمەنیشن و خوازیارن کە بتوانن جگەلەوەی کە زمانی کوردی زمانی فەرمیە و قسەی پێەکەن بتوانن ئەم زمانە بنووسن و بخوێننەوە. بڕێکیان هاوبەشن لەگەڵ فارسی و عەرەبیە، بڕێکیشیان تەنیا تایبەتە بۆ کوردی وەک vê یا وەک یەک بەیەکەچینە سەر. بەغەیرە 34ەکە ئێمە پێی تێکترمان هەیە بەناو بزرۆکە. هەر کەلیمەیە هەر وشەیەکی کوردی ببێت بەڕێی قەڵەوە دەست پێکا، ڕێبوار، ڕێگە، ڕۆین، ڕوانی، گشتی بەڕێی قەڵەوە دەست پێکا. من فاتح مستەفایی لەدایک بووی ساڵی 1350 کۆچی هەتایی واتە 1972 زایێنی لە ئاوایی زەکریان. ئێمە بە پێی ئەوە کە لە پەروەردە و بارهێنانی ئێمە بە شێوەیەکی فەرمی وتنەوەی کوردی نییە سرە ڕای ئەوە کە لە ئەسڵی 15 قانونە ئەساسی بە باشی و بە سەراحەت ئاماژەی پێکراوە، بەڵام چەندها ساڵە 40 ساڵە بەڕێوە نەچووە. ئێمە کە ئەبینین بۆشاییەکە بینین و مناڵەکە مەترسی ئەوە دەکەین کە مناڵەکانمان زوانەکەیان فۆتێت، خۆمان فەرهەنگەکەمان لەناو بچێت، ئەوە بێت کە هەر کامێکمان لە جێگەی خۆمانەوە ئەوەی کە پێمان ئەکریێت بۆ پاراستن ئەم زوانەیەکەین. من وەک ئەندامێکی ئەنجومەنی فەرهەنگی ئەدەبی مەریوان، وەک ئەنجومەنی دایک لە مەریوانە کە هەر کامل ئەندامان لە هەر لایەک و هەستمان بەوە کردبێت کە زۆرتر پێویستە بێ هیچ بەرامبەر و چاوەڕوانیەک پێشمەرگە ئاسا بۆی لێ چوینێتە پێش و توانیمە کەلاسی بۆ دانین و بۆ ئەوە ساڵ لە ساڵی 1960 تایسە ئەنجومەنی فەرهەنگی ئەدەبی مەریوان خەریکەم کارانێ. منیش لە زەکریانە کە ئەمزانی بۆ بەپێی ئەوە کە ئەگەرچی بەسەردەمانێکی زۆرە لەم دێهاتە نەماوم، بەڵام هاتوچووم نەبراوە لەم خەڵکەوە، خەڵکانێکی بەڕێز و زۆر خۆشەویستیشن لام زانیم لەم قۆناغە کە من خانەنشین بووم ئیتر ئەوڕە ئەتوانم ئەرکێک کە ئەم ئاو خاکە هەیەی بەسەرشان منەوە بتوانم ئەو ئەرکە جێبەجێ بکەم. ئەویش ئەوە بوو کە پۆلێکی زمانی کوردی دانێن بۆ مناڵەکان کە پۆلێکمان دانا و دوو وەرزی خایەن. ئێمە لە فارسیە تەنها یەکدارم ناسک وەک چی ئەگەر ئێمەژین بەهار بەهار زانی تانیسە کراوە داخراوە کە جیاوازەکان چۆنە وا بۆ یاوانە بوو ئادەی دوو دانە وشە پێ بەژێتەوە. ئەمە چییە؟ یەکەی چییە؟ ئافرین ئەوە کراوەیە. بڕێک کۆسپوتەکە لە ڕێگەمانە بوو ئەوە بوو کە ئێمە کە لە پۆلەکەمان یەکدەست نەبوون، تەمەنیان سەر و خوار بوو، بوومان شوان بوو، بوومان کۆڵبەر بوو، بوومان تاجر و کاسب بوو و هەروەها قوتابیمان بوو. هەر لە 45 ساڵ و لەسەرەوە بوومان هەتا ئەتوانم بڵێم 10 ساڵ و 11 ساڵ کە بەڕاستی ئەمە ئەستەم بوو ئاستی تێگەیشتنی ئەمانە بۆ من و تێگەیاندنیان کەمێک ئەستەم بوو، بەڵام خۆشەویستی ئەو وەک ئەرکێک ڕابینین و خۆشەویستی ئەو مناڵانەوەی لێکردین کە خەمسارد نەبین و بە دڵگەرمیەکی زۆرترۆ چوینە بەر و مناڵەکان کەوتنە گڕووگاڵ و وەتێککە کەوتنە گڕووگاڵ ئێمەش کەوتینە سەمای شایی لەگەڵیانە. ئەمیانە چیمان نووسیوە؟ چییە؟ ئەمیانە ژیر، ئەمیانە ژێر. کامیان داخراوە کامیان کراوەیە بە قوربانە؟ ئەمە کراوەیە و داخراوە. بیخوێنە ڕۆجارێتر. ژیر ژێر. ژیر و ژێر. ئەزانی خۆچێنە ژیری؟ جوان وتی ئەمە شلە شلەیە شلە ئەمیانە چییە؟ زۆر جوانە وازان تەشە. خەڵکەکە ئێمە ئەوەڵجار کە دەستمان پێکرد بیرۆکەکە هات بە 4-5 کەسەوە دەستمان پێکرد. ئەم 4-5 کەسە دەستی پێکرد زۆر وەخت ئەبوو ئەچوو بۆ 30 نەفەر. بڕێ لە وەختانە کە کۆڵبەری بوو کە مەرزەکە کراوە یا بافروباران نەبوو، پۆلەکەی ئێمە دابەزی چون بەشێ لە کۆڵبەرەکان ئەچون بەلای کار و کاسبی خۆیانەوە و نان و بژێوی ژیانیان زۆر بەلاو گرنگتر بوو کە حەقیشیان پێدەم و مافی خۆشیان بووەوە. من لە پۆلە هاتم چی بکەم؟ من هاتووم لەناو مناڵانە هانیومە ئەم مۆزۆ کوردانومە وەک بە شێوەیەکی مەسرەفی کە چۆن بەکاری بێنین. زانیمە کە کام بنەماڵە مناڵی کام بنەماڵە لەم ئاوایی زەکریانە حەزیان لە کشت و کاڵە. پێم وتە بە قوربانم تۆ زەحمەت کێشە ناو هەردوو هەڵاکەی زەکریان و دەشت و مەزرەکان زەکریان بە کوردی بۆ بنووسە. زانیمە کام ناڵ حەزیان بە ئاژەڵداری وتمە ناو پەلەوەر و حیوانەکانم بۆ بنووسە. هەتا شتەکان ترەوە پۆلین بەنیم کردە کە ئەو شتە ئاشنا بن و ناو هەردوو مەزرا و دۆشت و دەشت و پەلەوەرەکانیشمان نەفۆتێن. ئەوە بێت ئێمە ئەتوانین خەزێنەیە دروستکەین، ئێمە بە ئامانەت پێمان گەیوە،
پێشینیان ئێمە ئەگەر چیل ناو شەڕ و ئاوارەی و بمباران و گەڕاندن و دەربەدەری هەبوو بن دیسانە مزوانیانە پاراستووە فەرهەنگی خۆمانیان پاراستووە دایان برسن وەک تەعەسوب ناڵێم ئێمە خاڵ نەرێنی و منفیشمان لە فەرهەنگ و لە تۆرەی خۆمانە بووە ئەوانێ وەلانین لەگەڵ پێشکەوتنەکانە بەڕۆژ ئەبینەوە پێش ئەچین بەڵام لەگەڵ ئەویشە بە زوانی خۆمان و بە فەرهەنگی خۆمانەوە بۆ هەموومان دەڕێ زۆرم لە تفەنگەیە تفەنگ حەزی لە جەنگ گوڵ هەر گوڵاو تەبژێنێ تفەنگ خوێنە دەڕژێنێ بژی گوڵی ڕەنگاو ڕەنگ بمرێ با بمرێ تفەنگ ئەو بووە کە 10-15 لە مناڵانە کە بەڕاستی توانیان بە جوانی فێر ببن کە جێگەی خۆشحاڵیە و ئیتر ئەوەی شەسەک بە بڕیار هەیە کە جژنێکیان بۆ بگرین هیوادارم ئەم کارەکە ئێمە لێرە کردومانە ئێمە لە هەر لایەکی تر هەر لەم کامێراوە ڕایگەیم لە هەر دێهاتێکە لە هەر گوندێکە کە خەڵکەکە خۆی هەست بە و پێویستیە بکات کە ئەتوانێت کە کەلاس و پۆلێکی کوردی دابنرێت ئێمە وەک ئەنجومەنی فەرهەنگی ئەدەبی مەریوان بێ هیچ بەرامبەر و چاوەڕوانیەک وەک ئەرکێکی نەتەوەی نیشتمانی ئەچین بە پیری ئەو خەڵکە و ئەو ئەرکە کە بەسەر شانمانەیە جێبەجێ سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی بابەتەکانی ئەم هەفتەی سەرنجمان دوو نەبن. سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون. تا هەفتەی ئایندا خواتان لەگەڵ.